جارێکی تر سڵاوتان لێبێ ئازیزان، گەڕێینەوە بۆ تەواوکردنی ئەم بەرنامەی گفتوگۆی پایتەخت کە تەوەری سەرەکی تێیدا پرسی دامەزراندنی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو کارکتەرەی کە دەبێتە هێزێکی سەرەکی لە دامەزراندنی ئەم حکوومەتە. با پێکەوە پێشەوەی بگەڕێنەوە لای میوانەکان ئەم لێدوانانە لەسەر ئەم پرسە ببینی. چاوەڕوان نەکراوە کە کارکتەرەکان چێ دەبن، بەڵام ئەوەی مسۆگەرە و ئەوەی دیارە ئەوەی کە هەموو خەڵکی چاوەڕێی دەکات ئەوەیە کە ئەو کارکتەرانەی سەداسەد لە ڕابردوودا ڕۆڵ و ئەکتیڤیەتیان هەبوو بە هەمان شێوە ئەو ڕۆڵەیان نامێنێت و کەسانی تر و لایەنی تر دێن شوێنی دەگرنەوە، بە تایبەتی لایەنی ئۆپۆزیسیۆن و بە تایبەتری بزوتنەوەی گۆڕان. بەڕای من یەکەمیشت لە هەڵبژاردنە ڕێزگرتنە لە دەنگی گەل گرنگ نییە چێبراوەیە کامیان کاملایەنە دەسەڵات دەگرنەوە دەست. پێم وایە ئەگەر خەڵک بە گوێی دەنگی گەل بکرێ و خەڵک هەڵبژێری ئۆپۆزیسیۆنە بە بۆچوونی من کارکتەری سەرەکی لەم هەڵبژاردنە پارتی دیموکراتی کوردستان و بە هاوکاری بە هاوبەشی یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت بە پێی ئەو لێدوانانەی کە لە دوای دەرچوونی دەرئەنجامی هەڵبژاردنەکان و پێش دەرچوونی دەرئەنجامی هەڵبژاردنەکانەوە لەلایەن بەرپرسانی هەردوو حزبەوە ڕاگەیاندراوە کە هەم یەکێتی هەم پارتی بەبێ یەکتری بەشدار نابن لە هیچ حکوومەتێکی داهاتوو. جارێکی تر سڵاوتان لێبێ کاک مەولود، ینی ئۆپۆزیسیۆن دەتوانێت لە پێکهێنانی ئەم کابینەیە، ینی ئۆپۆزیسیۆن بە هەر سێ لایەنەکەوە یەکدەنگ بن یاخود دەنگەکان دابەشە بێ و جیا بنەوە لە مەسەلەی دامەزراندنی سلوخە منجال ئەمێ ئەوە بڵێم کە من لە قسەکردنەکانمان کە باسی ئیتفاقی استراتیژی بکەم، من لە سەروبەندی ئەوانیم کە ئیتفاقی استراتیژی هەڵسەنگێنم باشیان خراپە، ئەوە قسەیەکی ترە و من تعلیقم لەسەر ئەوە نەبوو ئیتفاقی استراتیژی بمێنێ نەمێنێ باشە خراپە، بەڵکو قسەم لەسەرەوە بوو لایەنەکان کە مادەم پابەند بن پێی بە هەموو ئەو نەتیجە نافەرمیە ڕاگەیەنراوانە بازەوە کاکە ئەم دوولانە خۆیان بۆ خۆیان ئەبنە زۆرینەی حکوومەت، کەواتە ئیتی پێویست ناکات تۆ بگەڕێتەوە بە پەرلەمان متمانە بەم حکوومەتە بدە، کەواتە ئەوانی تر هەر بیانوویەکیان بێ هەر داوایەکیان بێ هەرچەنە بە گوێیان بکرێ ئەوانەی تر مشارەکە ئەکەن لەم حکوومەتە، ئەوە حکوومەتی ئیتیلافی نییە. قسەی دوو هەم باسی ئەو بۆ ئەوی ئەو دۆخە لە دۆخەکە تر جیاب بکەم وتم حکوومەتی ئیتیلافی ئەوەیە کە ئێستا بەپێی نەتیجە ڕاگەنراوە نافەرمیەکان پارتی دیموکراتی کوردستان هێزی بلاوە یەکەمە، ئەوە داوەتی ئەو خەڵکەکە لە گەورەترین هێزۆ کە بە نەتیجەی ڕاگەیەنراوی نافەرمی هێزی گۆڕانە دوای ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستان دوای ئەوە هێزەکانی تر ئەگەر بەشدار بوون و بڕیار بوو معارەزە نەبن، ئەمە پێوتێ حکوومەتی ئیتیلافی بەپێی قەواعیدی دیموکراتی بەپێی قەواعیدی لوعبەکە و بەپێی گۆڕانی ئەو خەریتەیە کە لە هەرێمی کوردستان دروست بووە لە ئینتیخابات کەوتوتەوە، ئەمە ئوسوڵی کارەکەی ئەگەر باسی دیموکراتیەت و باسی حکوومەتی بنکەفراوە نیشتیمانیەکەین، بەڵام حکوومەتێکی پابەند بە ئیتفاقی استراتیژی ئەو کاتە خۆی بۆ خۆی حکوومەتێکی دەرچووە تەواو. بۆی قسەکان تکرار نەبێت ئێستا ئۆپۆزیسیۆن ینی ئەتوانێت هەر یەکگرتوو بێ یاخود من نازانم ئەبێ ئۆپۆزیسیۆن دروست بێ، ینی ئێستا من قەناعەتم وانە ینی ئێستا ئۆپۆزیسیۆن هەیە، ئێستا کۆمەڵێ لایەن هەن کە لە ڕابردووە ئۆپۆزیسیۆن بوون، ئێستا برادرانی بزوتنەوەی گۆڕان ئێساکێ بەپێی ئەو نتایجە ڕاگەیەنراوە نافەرمیانە هێزی دووهەمی براون، بۆکو جەنابی دکتۆریش ئاماژەی پێکە خۆشیان بەحسی ئەوەیان کردو کە ئێمە ئیتر ئەوە باقسەکەی خۆتان بکەم ئیتر ئەوە ئێمە شتەکانمان خستە ڕوو، عیبەکانمان خستە ڕوو، گەندەلەکانمان خستە ڕوو وا ئەچین چاکیشەکەین، ئێمە ئەنامەتانە ئیستیعدادێکی تەواویان هەیە بۆ چوونە حکوومەت، ئیتر قسە لە ئۆپۆزیسیۆنی چیەکەین ئێمە لەبەر ئەوە ئۆپۆزیسیۆن ئەبێت جارێکی شکڵ بگرێ پاش ئەوە کێ ناچێتە حکوومەت چه هێزێکی با بڵێن نەبراوە، ئەگەر جایز بێ کەلیمەکە باشترە وا بڵێم دۆڕاو، چه هێزێکی دۆڕاو چه هێزێک ئامادە نییە بچێتە حکوومەت با ئەو هێزانە بۆ خۆیان ئەوەیەک دروستکەن چوارچێوەیەکی ئۆپۆزیسیۆنی نوێ دروستکەن، ئەو کاتە لەگەڵ ئەو دەسەڵاتە نوێ بچنە گفتوگۆکردن یا با بڵێن بچنە کێشەی ڕوبەڕووبوونەوەی دەسەڵات لەسەر کەم و کوڕی بوو إلى آخره. لەبەرەوە من تکاکەم باسی کەلیمەی ئۆپۆزیسیۆن لەم قۆناغا تەواو بووە، چونکە ئێساکی ئێمە ئەڵێ بێ بڵێن لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئێستا لیژنەیەکی هەماهەنگی هەیە لە سلێمانی لێژنەی هەماهەنگیمان ئەگەر هەبێ بۆ شتی هەڵبژاردن هەمانە بۆ شتی سیاسی نیمانە هەر ئەو لیژنەیە درێژکراوە ئەو لیژنەی پێشوە. دکتۆر محەممەد ینی ئێوە پێتان وایە کە ئەم جارە لەگەڵ ئەو دوولایەنە ئیسلامی ترا بەردەوام دەبن پێکەوە ئەچنە حکوومەت یاخود هەڵوێستەکانە گۆڕێ بە تەنیا دەچنە حکوومەت، ینی چی تەوەقوعەکەی؟ خۆی دەزانی چۆنە ینی جارێ مەسەلەی ئۆپۆزیسیۆن جەمسەرێکی پرۆسی سیاسیە
ینی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات هەیە لە وڵاتە دیموکراسیەکاندا جەمسەرێکی دەسەڵاتە جەمسەرەکەی تری پرۆسی سیاسی ئۆپۆزیسیۆنە ئیتر ئەو لایەنانە یان بە اختیاری خۆیان بەشداری حکوومەت ناکەن ئەبنە ئۆپۆزیسیۆن یان ئەوەتە نیان بردوێتەوە و ناتوان بچن ناو حکوومەت و دەبن بە ئۆپۆزیسیۆن یعنی ئەمە لەگەڵ دوولایەنەکەی تری ئیسلامی یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی ئیسلامی کوردستان ئێمە واقعەیەک ئێمە هەموو یەک خست خۆ پێشتر پلانی ئەومان نەبووە لەگەڵ برادرانی یەکگرتوو کۆمەڵ ئێمە تەکەتورێکی ئۆپۆزیسیۆن پێک بێنین ئێمە ئەو کارانەی کە پێویست بە بیکەین لە 4 ساڵی ڕابردوو یەکی خستوین ئەو پاکەیجانەی کە پێشکەشی ئۆپۆزیسیۆنمان کردووە کە پێشکەشی دەسەڵاتمان کردووەکو سەیلانی ئۆپۆزیسیۆن یەکی خستوین ئەو مەزڵومیەتەی کە هەستمان پێ کردووە یەکی خستوین لەبەرەوە پێم وایە ئێمە 4 ساڵی سەرکەوتومان وەکو ئۆپۆزیسیۆن لەگەڵ دوولایەنەکەی ئیسلامی تێپەڕان سەرڕای هەموو ئەو فشار و ئەو ناهەمواری بارودۆخی کە بەسەرمان داهات ئێستا کە هەڵبژاردن دەکرێت لە هەر وڵاتێکدا یعنی مستەڵحەکان دەگۆڕێن ئیتر ناتوانانی بڵێ فلانلایەن ئۆپۆزیسیۆنە فلانلایەن دەسەڵاتە ئێستا هەمومان لە گرەی زۆنینەوەی کاک هێمن باسی کرد هەمومان نە ئۆپۆزیسیۆن نەدەسەڵاتین ئەو حکوومەتی هەیە حکوومەتێکە کاروبارەکانی ئێستا بەڕێوە ئابات تا حکوومەتێکی تازە دروست دەبێت بەڵێ ئەگەری ئەوەیە بەڵێ بۆ نا یعنی ئەگەر پرسیارەکەی جەنابن لەسەر ئەوەیە ئەکرێ ئێمە لەگەڵ دوولایەنەکەی ئیسلامی ڕێکەوتن دروست بێ نەک ڕێکەوتنمان هەبوو بێ ڕێکەوتن دروست بێ ئێوەکو لایەنەکانی تر ئێستا 5 لایەنی بەرچاو لە هەرێمی کوردستان لە پارتیەوە بگرە بزوتنەوەی گۆڕان یەکێتی یەکگرتوو دوای کۆمەڵی ئیسلامی ینی ژمارەی بەرچاوێن هێناوە لە کورسیەکان بگوێری ئەو ئەنجامانی تا ئێستاکە دەستمان کەوتووە هەموو زین چۆنە ئەتوانی وەکو ژمارە چەندەها ئەگەری لێ دروستکەی ئەمانە بەیەکەوە ئەمانە بەیەکەوە ینی لەوانەیە 20 احتیمال دروست بێ ئەگە بمانێ ڕێکیان بخین یەک مەسەلە هەیە ینی فازڵ بیرانی لە نوێترین لێدوانیدا باس لەواکە ئەسڵان گۆڕانی کردوتە دەرەوە باس لەواکە لەگەڵ یەکێتی و ئیسلامیەکان حکومەت پێگەێنێ ینی وەکو وایە کە پێتان بڵێن ئێمە پێویستمان پێتان نیە ئەسڵەن دانوستانیشتان لەگەڵ بکەین ئەو لەوانەیە کاک فازڵ حەزی لەوە بێ خۆقەیچێکە ئەو وەکو ئەندامێکی مەکتەبی سیاسی پارتی لەوانەشە هەر بیر و بۆچوونی خۆی بێ ئەوەی چێک لە ئەگەرەکانە بۆنە پارتی لەگەڵ یەکێتی و لەگەڵ یەکگرتوو توان حکومەت دروستکەن بزوتنەوەی گۆڕان و یەکێتی و یەکگرت و کۆمەڵەتوان حکومەت دروستکەن ئێمە باسی ڕقم بکەین بە ڕقم حکومەت دروستکەین هەر ئێستا کە ئێمە دەتوانین ڕقمی دروستکەین پارتی دیموکراتی کوردستان لەو دیوی ئەو ڕقمانە بێ حکومەتێک دروست بکرێت بەڵام واقع ئاسیاسیەکە چیت پێ دەڵێ ئێمە ینی من باسی دوو فاکتەرم کرد فاکتەرێکی مەسەلەی لایەنە یاساییەکە و لایەنە ینی نەزەریەکەیتی لایەنەکەی تر ئەو واقعی کە لە کوردستان فەرز بووە ئێمە باز لەوە دەکەین لەبەرەوە من پێم وایە پەراوێز خستن ئەگە بێت و زارەوی پەراوێز خستن بێتە پێشەوە بەکار بهێندێ هیچ لایەک باش نیە بەکاری بێت دەستخۆش کاکێ من ئەگەر یەک تعلیقێکە هەبێ لەسەر ئەو بۆ دوای پێشتریش ناوڕەکەش باسم خۆزگەم بەرنامەجە دوای ڕاگەاندنەکان وایە و هەڵوێستی ئەحزاب تۆزێک ڕۆشن وای بۆ قسەی زیاترمان کردایە بەڵام ئەوەندە ئەڵێن تا ئەم لەحزەیەش هەڵوێستی ڕەسمی پارتی دیموکراتی کوردستان کە هەڵوێستێک ئەنجومەنی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی ئێمە ڕایگەیان دەبێ تا ئێستا هەڵوێستێکی ڕسمی نەبووە جارجان بە ئەمە ڕۆشن بێت دووش ئەگەر بێتە سەر مەسەلەی سیناریۆکانی پێکەێنانی حکوومەت زۆر سیناریۆ هەیە هەموو سیناریۆکان بە قوترین سیناریۆکان ئەوانن کە پارتی لەگەڵ کۆمەڵێک لایەن حکوومەت تشکیلکە بەڵام زەعیفترین سیناریۆ کە بەبێ پارتی حکوومەت تشکیل بکرێت لەبەر واقعی کە هەیە وەی کە باسمان کرد بۆیە بێ پارتی حکوومەت تشکیل ناکرێت بەڵام پارتی توانێت لەگەڵ کۆمەڵێک لایەن حکوومەت تشکیلکە ئەمە سیناریۆ بە قوتەکانە بەڵام دیسان ئێمەش ئەڵینەوە ئەم پرۆسەیە کەس هەمومان تایە سەرکەوتوو بین خەڵکی کوردستان تایە سەرکەوتوو بووە بۆ یەکرێت تەرجەمەی ئەم سەرکەوتنە لە ڕێی بەرنامجێکەوە بێ کە ئەومان ئیتفاقی لەسەرکەین ئەو زمانی یەکتر سڕینەوە و کەلیمەی ئینقیلاب بەکارهێنان و هەڵوەشاندنەوەی موسەساتی حکومی و پەرلەمانی کە لە کوردستانە هەبوو یان ئیقساکردن و یان ڕەتکردنەوەی یەکتری پێما بوو ئەم زمانە کۆتایی هات ئێستا زمانی لۆجیکە ئەبێ وەکو پیاوی دەوڵەت هەمومان بیرکەینەوە بزانی وەکو کورد لەم قۆناغا لە کوین استحقاقی خەڵکی کوردستان لە کوایەوە ئەمانە بەرەو کوێ ببین ئەوەی کە لە ڕابردووە بووە و لە ڕابردووە پێش 21 بۆ دوای 21 هەمومانە بێت لەسەر چوارچێوەیەکی گشتی ڕێککەوین کە کوردستان ئارامتر بێ سەقامگیرتر بێ باشتر پێشکەوێ و داخوازی دیموکراسیەکانی خەڵکی کوردستان و استحقاقی چاکسازیەکی حەقیقی لە کوردستان و خزمەتگوزاریەکی باشتر بۆ خەڵکی کوردستان و گۆڕینی معادلەی لە خزمەتگوزاری و بۆ خۆشگوزارانی بینەدی لە کابینی هەشتەمی حکوومەتە حکوومەتی داهاتوو ینی ئەو حکوومەتێک کە چاڕوان دەکرێت دروست بکرێت ینی چی هەیە کە بیکە بە ئەولەویەتی خۆی بۆ ئەوەی کە ینی ئەو سەقامگیری ئەوەی کە کاکێ من باسیەکە دروست بێ خودت بەردەوام بێ ئێمە بینیمان کە ینی شڵەژانێک لە سلەیمانی هەیە
ینی چیوە ئەکات کە ئەمە بەردەوام نەبێت چیوە کە حکوومەتی داات و سەقامگیرتر بێت والله ئەو ڕاست ینی حقیقەتەوەیە کە حکوومەتێکی ئیتلافی دروست ببێ با ئەگەر لە ناوەڕۆکی حکوومەتی ئیتفاقی استراتیژیە بەڵام حکوومەتێکی ئیتلافی نیشتیمانی بێ بە پێی سەموسوکی هێزەکان ئەو هێزەی وەکووترا ینی ئامادەی هەیە بچێتە ناو حکوومەت و با لە حکوومەتە بەشدار بێ بەڵام حقیقەتەوەی یانی لەسەر پرۆژەیەکی نیشتیمانی حقیقی بەتەسەوری لای ئێمە بەتەسەوری ئێمە باشین شت ئەوەیە کە حکوومەت پرۆژەیەکی ڕێکوپێک و واضح و ڕوونی هەبێ سالایەنەکان کە بەشداری ئەەکەن بیێنە یان خۆی ئامادەیکە بۆ مەسلەی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی بە هەر شکلێکە هەیە مؤسساتی هەرچی هەیە دووهەمیش بۆ ڕوودانی چاکسازیەکی تەواو ئیتر مەرج نییە ئەم دوو شتە هەبن جا ئێمە ڕوبەڕووی ببینەوە چاکسازی زەڕورە بۆ حکوومەت بۆ پێشخستنی چکە خۆی ئیشی حکوومەت لەسەر دووتەوەرە یا کەم و کورتی هەیە یا ئەمانەی پێشی خێن بەڕای من حکوومەتی هەرێمی کوردستان وەختی حکوومەتێکی سەقامگیرە کە گزارش لە زۆرینەی خەڵکی کوردستان بکە گزارش لە زۆرینەی دەنگەکان بکە گزارش لە زۆرینەی ڕاکام بکە بە تەسەووری ئەوەش ممکنە بەڵام بەرنامەی حکوومەتیش گرنگە من بۆ خۆم وەک خۆم ینی پێ لەسەر ئەوە داگرم حکوومەتی هەرێمی کوردستان بەمەرجێ بێتە پێشێ بۆ دەنگ پێوانی کە بەرنامەی ئەوەی سیاساتی گشتی کار بە سیستمی سیاسی گشتی بکات ئەنجا ئەو کاتە سەرکەوتووە بێت چکە لە ماوەی ساڵێکی بووجا بەرنامەی هەیە لە ماوەی ساڵێکی بووجا ئەو پرۆژەی هەیە لە ماوەی ساڵێکی بووجا پلانی هەیە لە ماوەی ساڵێکی بووجا استراتیژیاتی واضحی 1 ساڵ و 4 ساڵی هەیە لە ماوەی ساڵێکی بووجا بووجەکە بە ڕێکوپێکی سەرفەکە لە ماوەی ساڵێکی بووجا 4 سیاست مەدار و 4 خوێنەوار و 4 ئەهلی علم پێڵی محاسبەیەکەن ئەمەد باش بۆ ئەوت خراپ بوو نەک نووسێکی پشت دەسەڵات یان نووسێکی دیژی دەساڵات بینی بڵێ قسم بۆ بکە لەسەر سەرۆکی حکوومەت ئەمە کارێکی ناباشە یەکەمیش بە تەسەووری من حکوومەتی هەرێمی کوردستان بیکە ئەوەیە سیستمی ئەسیاسە العامە بە سیستمی سیاست گوزاری گشتی کار بکە بەرنامە و پرۆژەی ساڵی دیار بێ اینجا بەڕاستی من پێم باشە حکوومەتی هەرێمی کوردستان دڵنیام کە پارتی دیموکراتی کوردستان تشکیلەکە ڕاستە و ڕاست و ڕێک و ڕێک بە هەموو حیزبەکان بڵێ بەرنامەتان چیە بۆ ئەم وەزارەتە بەرنامەتان چیە بۆ ئەو وەزارەتە نەگەوەی کەوا کابرایکی وەکوم بەرنامە وەزارەت بڵێن فەرموو وەزارەتە پێشکەشەکەین ئەمە کارێکی ناباشە ئەمە دابەشکردنی کێک و دابەشکردنی بەرکەوت و دەستکەوتە خەڵکیە کە ئەیکەن بە وەزیر یا حیزبێکە دوو وەزارەتیەتی پێ بڵێ کاکە تۆ بەرنامە چیە بۆ وەزارەتی پەروەردە ئێمە 2000 ڕخنەمان لە وەزارەتی پەروەردەگرتووە وەکو یەکگرتوو برادرانی گۆڕان 3500 ڕخنیان گرتووە 2500 زیاد دەی ئێمە مەسەلا ناباسیەوە ناکەم ئەوێ نارێ ئەڵم ئەگەر وەزارەتی پەروەردە بێتە یەکێک لەم لایەنانە وەزارەتی مەسەلەن تەندروستی یا وەزارەتی کاروبار و کۆمەڵایەتی ئێمە ڕخەمەمان لێگرتووە برادرانی برادرانی پارتیژڵان ناباشتریەکەین ئەوان ئەبێ پرۆژیان هەبێ بۆ باشتەکەی خۆیان ئێمەش پرۆژەمان هەبێ بۆ لابردنی ڕخنەکانمان ئەجینا یعنی بەڕاستی هەر قاوانەکەی پێشووی دەبێنەوە کارێکی خراپە من تەمە ناکەم بنکە فراوان بێ وەزارەتەکانی وەزارەتی حەقیقی بن بەس لایەنەکان خۆیان وەزارەتی حەقیقی بن دکتۆر محەممەد ینی تۆ پێت وایە لەم سیستمەی کە ئێستا لە هەرێمی کوردستان بەڕێوەچی ئەو ڕخنانی کە پێشترەتان بوو لە سەریان کە بۆ نمونە وەزارەتێک وەزیر یەکێتیە بەڵام ئەوانەی کە کارەکانەکەن پارتین ئیشەکان بەباشی بەڕێوە ناچێت وەکو ئەو ڕخنانی کە باسەکرا و ئێوە باستانە کرد پێتان وایە ئەگەر بە هەمان ئەم شێوەیە بێت ئێوە بەشداریش بن لە وەزارەتەیە لەو حکوومەتەیە سەرکەوتووە بن خۆی تەجروبەی 20 ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان هەیکەلی حکوومەت بەم شێوەیە کە هەیە بە برادرانی پارتی وێکێتیش گەیشتنەوە قەنەعەتی کە شکستی هەداوە ئەو هەموو کەمتەرخەمی و ناعەدالەتیەی و شکستی وەزارەتەکان لە ئەگەرەوان پێ بڵێن شکستێکی ڕێژەیە ئێمە پێمان وابی و لایەنەکانی ئۆپۆزیسیۆن قسەمان کردووە تا ئەم هەڵبژاردنە پێ باروە بووە شکستی گەورە بووە و لەسەر ئەساسی ئەوەش بەرنامەی خۆمان داڕشتووە و قسەمان لەسەری کردو ئیشمان لەسەری کردووە من ئەوەی ئەیبینم ئەمە من بەڕاستی مەبەستمە قسێ بکەم 4 ساڵی ڕابردوو سێ لایەنی ئۆپۆزیسیۆن ڕخنەمان لە حکوومەت گرتووە ڕێمان لە حکوومەت نەگرتووە لە ئیشکردن بەڵام ئەوەی ڕێگر بووە لە ئەدای حکوومەت وەکو مؤسساتی حکوومەت ئیش بکە لە هەرێمی کوردستان پارتی وێکێتی خۆیان بوونە وەکو دوو حیزبی سیاسی یعنی ئێمە نەمانتوانین ڕێگری لە حکوومەت بکەین ئێمە ڕخنەمان گرتووە بەڵام بەجددی مؤسساتی حیزبی ئەو دوو حیزبە دەسەڵاتدارە هەرێکە لە شوێنی خۆی بربەست بوونە لە بەردەم حکوومەتی هەرێمی کوردستان ئیشەکانی خۆی بکە وەکو مؤسساتی دەوڵەت ئێمە بۆ ئەوەی تەجاوزی ئەو مەسەلەیە بکەین و بچین حکوومەتێک دروست بکەین ئەو حکوومەتە بە فعلی
حزب بەرۆکی نەگرێ ئیتر ئەجا گۆڕان بێ یەکگرتو بێ پارتی بێ یانێکێتی بیان لایەنێکیتر بێ ئەوە یەکە کاتێک کە حزبێک وەزارەتێک وەردەگری حەقیبەی وەزارەکەی پێ بدرێ بۆی تۆ بزانی و بتوانی محاسبەی چی ئەەکەی دوای ساڵێکی تر باشە تۆ وەزارەتێک دادنێ وەزیرەکەی پارتی بێ جێگرەکەی یەکێتی بێ مدیر عامەکانی یەکگرتو و کۆمەڵ و گۆڕان و فلان حزب دەبێ محاسبەی چی دەکەی وەزیر دەڵێ من لەبەر مدیر عام و فلان من ئیشم پێ ناکرد لەوانەیە ڕاستیش بکە کاتە تۆ مەبەستەوەیە کە وەزارەت هەمووی یەک حزب وەزارەت بدرێ بە حزبێکی سیاسی حزبێک دوو وەزارەتی بەردەکەوێ وەزارەتەکەی پێ بدرێ بەرنامەکەی وازح بێ شەفاف بێ و لێ پێچینەوەی لەگەڵ بکرێ حساباتی لەگەڵ بکرێ ئەگەر ئەو وەزارەتە سەرکەوتنی بەدەستهێنا ئەو حزبە لێ بەڕێوەبردننی ئەو وەزارەتە سەرکەوتوو بووە ئەگەر شکستی هێنا ئەو حزبەلی مەسئول بێ نەک ئێمە هەمومان بچینە ناو وەزارەتێک وەزارەتەکە شکست بێنێ کەس نەزانی چێ شکستی هێناوە سەرکەوتوو بێ کەس نەزانی چێ سەرکەوتوو بووە تعلیق لەسەرم قسەیە ینی تۆ پێت وایە ئاسانە وەزارەتێک بدرێت بە لایەنێکی دیاریکراو بەڕێوەی بەرێ هەموو لە ئەلفەوتایە پێم وایە تعلیقی لەسەر قسەکانی و دوو بەڕێزە بە تایبەتی ئێمە پێمان وانێ پێوەرەکانی شکستێنانی وەزارەتەکان لایەنەکانی پێشووی ئۆپۆزیسیۆن ئەوەی کە ئێستا لە محوەری ڕەساسیان ئەوەی تەقیمی سەرکەوتنی ئەدای لایەنەکانەکە دەنگی خەڵکی کوردستان و کە ڕۆژی 21 بووە و لایەنی هەرە گەورە و براوەش لەو دەنگدانا دیارە پارتی دموکراتی کوردستان بۆی خەڵکی کوردستانە تەقیمەکە بۆ ناکرێت بەناوی خەڵکی کوردستانە قسە بکرێ بڵێن کە وەزارەت شکستیە ناو یان ئیداری هەردوو حیزب شکستیە بەرحاڵ کەم و کوڕی هەبووە لەگەڵەوەشە ئێمە ئەڵێن کاتێک کە حکوومەت پێکە هێندرێ بێ لەسەر بەرنامجێکی گشتی ئەم حکوومەتە ئیتفاق بکرێت ڕێککەوتنی لەسەر بکرێواتە بۆ نمونە کە لایەنێک لەناو جارێ ئەستانم بۆ خۆی پێشکەوتنە کە پێشتر لایەنەکانی پۆزیسیۆن ئیتیعای ئەویانە کرد کە دەسەڵات وەرەگرن ئێستا داوای ئەو بکەن کە بێنە ناو دەسەڵات ئەمەشی بۆ خۆی تەتەورێکی ئیجابیە ئێمە پێمان وایە ناکرێت تۆ بڵێ وەڵا وەزارەتێک لە ئەلف تا یا ئیلا بێ سەر بە لایەنێکی سیاسی بێ بەڵام بالفعل کە لایەنێکی سیاسی بەشداری لە حکوومەتەکە ئەبێ لە چوارچەوەی ئەو بەرنامەی کە ڕێککەوتنی لەسەر کراوە دەسەڵاتی هەبێ وەزیر بەپێی ئەو یاسایی کە وەزارەتەکان هەیەی مدیر عام بە قسەی وەزیر نکات سەرۆخانەمە لەسەر شخصیەتی وەزیرەکە و پێگەی سیاسی ئەم وەزیرە و ئاستی تەفەهمکردنی و کارکردنی لە ئەنجومەنی وەزیرانە وەستێ ئێمە پێمان وانە کە حکوومەتێک یا حزبێک بێت وەزارەتێک وەربگرێت لە ئەلف تای ئیلا بێ سەر بۆ حیزبە بێت چکە تۆ ناکرێت خەڵکی تری قسا بکرێت بەڵام ئەکرێ بەرنامەجی ئەم وەزارەتە جێبەجێکردنی ئەم بەرنامەجە لەناو ئەم وەزارەتە لە چوارچێوەی کاری ئەنجومەنی وەزیرانە خۆ تۆ ناکرێت بڵێن حزبێک بەستەنها مەسوولە لە وەزارەتی ئەوقاف بۆ نمونەی تر حەقی بەسەر بەرنامجەکانی تری حکوومەت نیە چکەمە ئەو کاتار بەگەر بۆ خۆیان بێن ئەو مەفهومە شەراکەتە دروست ناکە کە هەر لایەنێک بێتە ناو دەسەڵاتەوە خوازیاری ئەوەن ئەو مەفهومە شەراکەتەی لابێ ئێمە پێمان وایە ئەبێ مەسئولیەتەکان وەکو یەک بەپێی استحقاقی انتخابی وەربگیرێ و هەمومان بەشداربین لە جێبەجێکردنی بەرنامجی گشتی حکوومەت و هەمووشمان تەحملی کەم و کوڕیەکان بکەین بەڵام بە سەراحەت هەزەکەم لێرە قسەیەکی شەیە بیکەم ئەبێ ئێمە ڕاستگۆ بین لەگەڵ خەڵکی کوردستانە بزانین مەودایەک لە بینی چاوەڕوانی خەڵکی کوردستان و توانەکانی تحقیقکردنی ئەم چاوەڕوانیانە هەیە بزانین بۆ نمونە ئەو میزانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی کامەیە نین وعدێک بە خەڵکی کوردستان لە کاتی بانگەشە درابێ پێمان وابێ بۆ نمونە هەر بۆ نمونێکی بەسیط ناوی لایەنەکان نابین وعدی ئەومان نابێت ئێمە موچە بە کابانی ماڵ بین لە کاتێکا بودجێ هەرێمی کوردستان تحملی ئەم حاڵەتە نەکە ئێمە بین بڵین ئەمە بێت لە چوارچەوەی بەرنامەی حکوومەتی هەرێما بێت مەسئولیت بەپێی استحقاقی انتخابی بێت لە چوارچەوەی ئەو حکوومەتە بێت کە ئیتفاقی لەسەرەکەین ئەمانەش ئەو پرۆسەن کە پرۆسی دانوستاندنی پێڵێن ئەکرێ لایەنەکان کە بیانەوە بەشدارمە لە حکوومەتە لە کاتی پرۆسی دانوستان میکانیزمی ئەمە دابنێ بۆ نمونە کە وەزیرێک دو وەزارەت سێ وەزارەتیان ئەدرێتێ دەسەڵاتی وەزیر کامە ئەبێ بەرنامجی حکوومەتی گشتی کامە ئەبێ و یاسا و ڕێشۆنەکانی جێبەجێکردنی ئەم دەسەڵات و لە پیچینەوەشی کامە ئەبێ خۆش کاک مەولود ئەگەر تعلیقێک لەسەرم بابەتە بدەیت و دواوتە چکە کاتم نەما بەڵێ من قسەم ئەوەیە کە مەسەلەی کۆی وەزارەت هەموو وەزارەتێک یا لە هەموو سیستمێکی کارگەڕی لە هەموو دنیا ئەکرێ بەسێ بەشۆ پۆستە سیاسیەکان پۆست پلە تایبەتەکان و پۆستی کارگەڕی پلی کارگەڕی لە هیچ شوێنێکە دەستکاری ناکرێت لە هەموو دنیا تۆ ناتوانانی فڕاشێک و مۆزەفێک و مدیر بەشێک و مدیرچی ئەوانە بگۆڕێ ئەوە ناکرێت بەڵام پۆستی سیاسی لەگەڵ پلی تایبەتە ئەم دوانە ئەگۆڕن قابلی گۆڕانن یعنی قابلی ئەوەن جێبەجێیان پێ بکەی شوێنەکەیان بگۆڕی لە وەزارەتی بۆ وەزارەتێکی تر من پێم وایە قەسی دکتۆر و ئێمەش وەکو خۆمان قەسمان تەنها ئەم دوو پلەیەتی کە پلە سیاسیەکان و پلە تایبەتەکان ئەوەن کە قەرار وەرەگرن و ئیدارەی حقیقی وەزارەتەکە بەڕێوە بن ئەجینا خەڵکوا تێنەگا ئەسا کەسێک لە وەزارەتێکا وا تێبگایتر کە گۆڕان هەدیایە گرتووایتە ئەو ماڵی وێران و ماڵی خەرایە ئەبێ بڕۆ بۆ شوێنێکی توانیە ئەوە خەڵکێکە ناشکەی عملیان ناکەن لە هەموو دنیا زۆری کەمینەی هەرە کەمینە بریتێ لە پلە سیاسیەکان بە دوای ئەو بە توێژێکی تۆزە زیاتر بریتێ لە پلەی تابەت پلەی فراوانشی سیستمی کارگێڕە یا پلەی خزمەتگوزاری و کارگێڕیە کە ئەوان ناگۆڕن لە هەموو دنیا بۆی هاوڵاتی دڵنیا بێ ینی وا نەزانێت ئەو
ئێمە کەڵێ وەزارەت بێن داسی هەڵەگەی هەمووی درەوەکەی شتیوانە ئەوە مەسەرەکە تەنها ئەو چەند پۆستە ئەگەێتەوە کە لە مەجموعیان ناکاتە ڕەنگە 20 پۆست بیا 15 پۆستە وەزارەتەکە نەما ئەگەر دواوتت لەسەر ئەم بەرنامەیە و مەسلەی دروستبوونی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان پێت وایە ینی دواوتە پێت وایە کە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی ئەم حکوومەتە دروستەکە و ئێوەش ینی لەسەر ئەو ڕەت مستڕی کە لایەنەکانی تر ئێوە ینی گۆڕان و ئەمانە ئەبنە بەشدار لەو حکوومەتەدا. وڵا ئەوەندە من ئێڵێم نەمیش حەزەکەم کە حکوومەت لەسەر ئەساسی اتفاقی استراتیژی دروستێ بەڵام ئەو واقعەکە کە ئەو دوو تەرەفە خۆیان تەرەفی ئەم اتفاقین ئێمە نین لەبەرەوە تەمەناکەم کە حکوومەتێکی حقیقی واقعی بێ بتوانێت کۆمەڵی لەمپەر و کێشە هەبوو لە ڕابردووە تێپەڕێنێ ئەم حکوومەتی ئەم واقعی ئەم هەڵبژارە نوێ بێ و قۆناغێکی دابڕان بێ لە قۆناغی پێشووی ئێمەش هەمومان بتوانین بەجددی بە هەموو نەفەس و هیوایەکمان بۆ حکوومەتێکی بتەوی ئایندەکە ڕوبەڕووی کێشەکانی بێت و دامەزراوی یاسا سەروەری تیا ڕنگ باتوە هەمومان دڵخۆشین بۆ حکوومەتە بەڵام حکوومەتی اتفاقی دکتۆر محەممەد ئێوە یان پارتی دیموکراتی کوردستان کارکتەری سەرەکی پێکێنانی ئەم حکوومەتیات بن. وڵا خۆی لە ڕووی قانونیەوە طبعاً چێ زۆرینی کورسەکانی هێناوە ینی نابنە گەمەکارێک لە مەسلەی پێکێنانی گەمەکەرین هێزی دووەمین گەمەکەرین لە پێکێنانی حکوومەتەکەدا بەڵام نەتیجەکەی چی دەبێ حقیقەتەن بزوتنەوەی گۆڕان خۆ بەرنامەی خۆی هەبووە و فەلسفەی خۆی هەبووە لە تێڕوانی سەبارەت بە مەسەلە سیاسیەکان و بەستەمی ئیداری لە هەرێمی کوردستان دەبێت ئەو شتانە ئێمە بە نظری ئەتیبار وەرگین خۆ ینی زین چۆنە دانوستان دەست پێ دەکار و کاک هێمن و کاک دکتۆرش باسییان کرد لەو مەسلەیەدا لە دوای دەرچوونی نەتیجەکان دانوستان دەست پێ دەکا و دوایی تەبعاً ئەم حەکان دەردەکەون و هین دەردەکەون. دەستخۆش کاک هێمن ئێوە پارتی دیموکراتی کوردستان متفقن لەسەرەوەی ئێوە گەمەکەری سەرەکی پێکێنانی ئەم حکوومەتە بن چۆن بە هەنگاو دەدەن ئەوە خەڵکی کوردستان ئەو بڕیارەیەوە لە ڕۆژ 21 کە پارتی دیموکراتی کوردستان براوی سەرەکی ئەم پرۆسی هەڵبژارنەوە پێی هەموو یاسا و ڕێساکانیش وایە پارتی دیموکراتی کوردستان ڕاستە گەمەکەری ئەساسیە بەڵام ئەو گەمەیە بە تەنها گەمەی پارتی نیە خەڵکی کوردستان بەڕجع خەڵکی کوردستان بڕیاردەرە و پارتی دیموکراتی کوردستان لە پێناوی خەڵکی کوردستانە هیچ هێڵێکی سووری بۆ دیالۆگ لەگەڵ هیچ لایەنێک نیە لەسەر ئەساسی ڕێککەوتنی بەرنامجێگە کە خزمەتی خەڵکی کوردستان و پێشخستنی ئێستای کوردستان بێ بۆ ئایندەیەکی گەشتر. زۆر سپاسانەکەم و سوپاسی ئامادەبوونتانەکەم ئازیزان تا بەرنامەیەکی دیکە و گفتوگۆیەکی دی هەر شاد بن خۆتان لەگەڵ.